خۆشەویستان شەوتان باش بێ و سڵاوی ئێمەتان لێبێت لە شوێنەکەنێما بینن بە هیوایەوەین کە شەوێکی ئارام لەگەڵێکتردا بەسەر بەرین جارێک تر جەژنی نەورۆز و ڕەمەزانتان پیرۆز بێت بە هیوایەوەین کە لە ماوەی دوو ڕۆژی ئەم جەژنەدا چێشتان لە کاتەکان وەرگرت بێت و توانی بێتتان سەردان و هەموو شۆکانتان زیاتر برە و پێدا بێت سیلی ڕەحمتان جێبەجێ کرد بێت و تەندروست باش بن لە هەمووی گرنگترەوەی کە تەندروست باش بن. ئەم شەو لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان پێتان گەیشتینەوە بۆ ئەوەی پێکەوە سی فانۆس چاوەڕوانی ئێوەیە تاوەکەی مە بتوانین بیکەینەوە و خەڵاتی گرانبەهاتان بۆ دەربچێت لە ڕێگەی سپۆنسەرەکانمانەوە بێگومان ئێمە و خەڵاتە جۆرا دەستە بەرکراون. یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق کە بێگومان سپۆنسەری ئاڵتونی بەرنامەکەمانن بە سوپاسێکی زۆرەوە بۆیان ئەم شەو ئەوەی بتوانێت لۆگۆی IQ بدۆزێتەوە ئەوە یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەر خەڵاتی ئەوانە بۆ کەسی بتوانێت لە نێو فانۆسەکاندا لۆگۆکەوان بدۆزێتەوە. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرێ ئەزانین بەرهەمەکانی سەفرە لە مارکێتەکاندا دیارە بۆ خۆی نووسراوە سەفرە و لۆگۆکەش لە خوارەوە هەیە ئیتر برنجە نیسکانەوەکە هەر بوارێکی زەخیراڵی لە هەر بوارێکدا بێگومان سەفرە ناوێکی دیارە ئەوەی بتوانێت لۆگۆی سەفرە بدۆزێتەوە بە بەهای 180,000 توانێت لەوێ بازاڕی بکات. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرایە لە شاری سلێمانی لە سەر شاڕێی مەلیک مەحموود بێگومان ئەم دەرمانخانەیە لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا ئەوەنە گەورەیە دەرمان هەرچ جۆرە دەرمانێکت بێت دەستەکەوێت جگە لە دەرمان بوارە جوانکارێکی کە من هیوادارم ئێوە سوود لەمایان ببینن بچناوێ هەموو بوارەکانیان هەموو بابەتەکانیان خاوەنی بڕوانامەی نێودوڵەتین مارکن براندن ئەوەی کە بتوانێت لۆگۆی ئەوانیش بدۆزێتەوە بێگومان خەڵاتی ئەوانیش وەردەگرێت. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بلاگودا بۆ کاری تەختە و دیزاینی تەختە هەر بوارێکتەوێت لە بواری تەختەیە تەنها پێیان بڵێ ئەمەوێ کانتۆرێکم بە دروستکەن ئەمەوێ دیزاینی پشتی تەلەڤیزۆنێکم بە دروستکەن ئەمەوێ کەوانتەرێک ئەوەی کە بتوانێت لۆگۆی ئەم بدۆزێتەوە بە بەهای 400,000 دینار خەڵات دەکرێت بە بەهای 400,000 لەوێ ئەتوانێت کاری تەختەیان لێ بکە. ئەمە سپۆنسەرەکانمان بوون بێگومان. لە هەمان کاتدا چەندین خەڵاتی تر لە نێو فانۆسەکاندا هەیە ئەیتر بڕەپارەکانمان هەیە تا 500,000 5 پرسیار کورساتمان هەیە کە تۆ بەرنامەیەکی کورساتە بینی و پێمان دەڵی یان کلیپی کوردەواریمان هەیە پەندی پێشینانمان هەیە دوو هێندەوە هیچمانێ چەندین بڕگەی جۆرا و جۆر لە نێو سوفانۆسەکەیە سی فانۆسەکە چاوەڕێتانەکەوتن سوفانۆسەکە سی یەکەم پەیوەندیش بە وەربگری خات و سۆزیار لە سلێمانیەوە ژمارە تەلەفۆنەکانیش لە خوارەوەی شاشە ئەم کاتت باش خات و سۆزیار ئەم کاتەوە باش کاگاری جۆنی بە قوربانم کاتی خۆت باش ئێمە باشی نەگەرەوە باش بن جەژنتان پیرۆز بێت لەگەڵ جەژ ناچۆنن ئەم دوو ڕۆژە خات و سۆزیار بۆم باس کە بزانم بە چی بەسەردان برد ئەمڕۆ دوێنێتان بە چی بەسەر برد وەڵڵی هەر ماڵان گەڕاین و وانش هاو بۆ ماڵمان بێتاقەت نەبوون ئەمڕۆ نەچوون بۆ سەیران و دەشت و دەر بەروەڵا ئەمڕۆ باسمانەکرد لەگەڵ چەند هاوڕێکە وتم ئەزانی وە کوچیلی هاتووە سەیرانی یەک ڕۆژ دوای ئاگرەکە ئێواران کە ئاگرەکەینەوە بۆ نەورۆز بەیانی بە زۆرینەی کورد لە سەیران بووی تریانە چوو بۆ قەشقۆڵیان بۆ قەراغیان لە هەموو کوردستانە وەکو شتێکی دەرونی لێ هاتم بوو ینی خەڵک ئەمڕۆ هەستم پێ کرد بێتاقەت بووە وت وەڵای خۆ سەیرانیش خۆش بوو بەڵام بیریشمان نەچێت بارانەکە بۆ ئێمە بارانی بەڕەحمەتە بەهارەکەمان خۆشترەکە و تەمەنی بەهارەکەمان درێژەکە ئەگەر ئێستا تۆزە سارد بێت و سەیران تۆزێ لەبەر سەرما و بارانە ناخۆش بێ ئەم بارانە چەنە ببارێ ئەوەندەی درێژەکات و چێژی سێرانەکەمان بۆ زیاترەکە وایە ئینشاڵڵا بۆمان هەمان یاڵڵا تەواو سۆزیار خان یاڵڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە و بزانین بەختی سۆزیار خان وەکو یەکەم پەیوەندی ئەم شەومان ئەڵێ چی کات ئاری ژمارە 25 ژمارە 25 بۆ خات و سۆزیار ئەەکەینەوە لە سلێمانی بزانین ژمارە 25 پێی ئەڵێت چی یاخود چی تێدایە ژمارە 25 بۆ خات و سۆزیار لە سلێمانیەوە ئەڵێ خات و سۆزیار تۆ بوویتە براوەی بیڵێم وڵای هێشتا چکە لە تەلەڤیزۆنەکە پیشانی نەوە نازانم چۆن؟ چونکە لە تەلەڤیزۆنەکە پیشانی نەیەوە نازانم چی دەبکە
جارە نەمکردوێتەوە گیان باش نەمکردو ئەمێ تۆزە تامی بۆ بکەم تامی بێڵێت دیقە ئینشاڵڵا شتێکی باشە بێت هەمیشە دیارەکانی ئێمە باش بووە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە چوویتەوەی تر سوورا و سپیا و چوزانم عاتر مکیاژ هەر بوارێکە لە بژێری زۆر براندن دڵنیام ئەم جارە ئەم دیارانت لەوێ هەڵبگریت بۆ هەموو کڕینی ئەو ئەدەواتانە جارێکی سەردانیێوانەکەی تۆ زانە قسەکەی منیشە بەیان باشە دەست خۆش خات و سۆزیات پیرۆزە فرمێسخان لە عربەت وەرەگری فرمێسخان وەرە فرمێسخان چۆنی بە قوربان جەژنە پیرۆز بێ باشیش کورد هەموو کارمەندانی سەلامی کورسات و هەموو گەلی کورد پیرۆزکە بەتایبەتی زۆر سپاس لە ئێوەش ئاوە چێن لە دەوروبەرتا دانیشتوون وەڵا بە خێزانی هەمومان دانیشتین چارەستان لە بەردەسە ئارە وەڵا ئایدێ لەشتان سا چاوسەرەتمانگە لە بەردەسای دەی یاخۆنۆشی گیانتان بێ هەر ئاوا بە خێزانی کۆ بنەوە ئێمە زۆر دڵخۆشین کاوە بە خێزانی کۆ بنەوە دڵتان لای بەرنامەکەمانەوە بە خێزانی دانیشتون بە دیار شاشەی کورساتەوە پاسەکەم بەڕێزی فرمێسخان چیت لە مێشی خۆت داناوەڵێ ئەو فانۆساکەمەوە و هیوادار بۆ خەڵاتم بۆ دەرچێ چیت سۆتە مێشی خۆت یاڵا چێخوا بیا و کەواتە با فانۆسێک بکەینەوە بێکۆ بەڵێ فرە لە پارە خەریکی تا کاری وەرناگیرێ ئەوە نیە وەرگیرەوە کورەوە لە کاری ڕەمەزان و خەریکم تا وەرە بادا نەخرێتەوە هۆرە بروسکێ بەڵێ ژمارە 22 ژمارە 22 ژمارە 22 بۆ خات و فرمێسکەکەینەوە بەشکو لە پارەوە کە تا ئێستا پەیوەندی کردووە بەشک و ئیشەڵڵا خەڵاتێک باتەوە خات و فرمێسک جەنابەت بڕگەی پەندی پێشینانت بۆ هاتوۆتەوە باشە پەندێک دێتە سەر شاشە جەنابەت تەنها بۆمان چەند کەسن لە ماڵەوە ئادی پێم بڵە چەند کەسن فرمێسخان لەگەڵ منای هەشت کەسن بە هەشت کەسەوە پەندە جواب بنێنەوە گلەی لە من مەکەن باشە یاڵە هاوڕیانم با یەکەم پەندمان بنێڵێ قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو بۆ شای قەت بەو ئەندازە قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو یاڵە سی چرکەمان بنێ هاوڕێن سی چرکەمان بنێ و با بە هەشت کەسەوە بتوانن ئەم پەندەمان بۆ تەواوکەن زۆر ئاسانە قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو دەی نەتان بیستووە ئەگەداری کات بن قەت بەو ئەندازە نەبێ دەست بڵاو بیت وەڵاهی نازانم زۆر بەداخەوە خات و فرمێسک کاتی شتاوە بۆ خات وەزە وەستاشم لەسەر کاتەکە وتم با بەشکوها شاوەڕێکی خۆیان بکەن و ئەوە بەڵێ هەوڵ بەن پەیوەندی پێنیان کۆمنت بنووسن لە بابیرمان نەچێت بچینە فەیسبوک باشە ئەوە تەدانراوە برادران هەنووتیانە فانۆسی جەژنێەوە تەنها چی بنووسن بنووسن فانۆسی ڕەمەزان باشە بنووسن فانۆسی ڕەمەزان و سبەی شەو خەڵاتێکی گران بەهادانێ بەڵام جارە ئاشکرای ناکەم هەوڵ بەن زۆرترین کۆمنت تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان لە فەیسبوکی کورسات بۆ ئەوی بتوانن سبەی شەو ئێوە بتوانن مۆبایلێک بەرنەوە اینجا با بچینە لای پەیوەندیکی ترمان ژمارەکان لە خوارەوەی شاشە هەیە 1950 530 9599 ئەمە کۆڕەکە 1970 1970 ئەمە ئاسیا سێڵە کاک سەردار لە دوکانەوە کاک سەردار شەوت باش بێ و پێم وا بێت دووەم جارتە وایە هەراوەڵا کاگاری گیان شەوی تۆش باش کاکە سەردار گیان جەژنی خۆشە پیرۆز بە قوربان لەگەڵ ڕێزی کاگاری گیان خۆشەویستی چەند ماڵە کردووە تا ئێستا وەڵای هەر ماڵە خزمەکانی دەورە پشتی خۆمان ماشەڵا بۆیان باران و بێکارەباییەوە ناوێرین دوورکەوینەوە زۆر بەخۆ بەس قەیناکە خۆ سەردانی و هەموو شۆ توانی بکەی وایە هەرەوەڵا بەشی خۆی هەر کردومانە ئەوانەی کە پێویست بووە تۆ پێم بڵێ ئەمڕۆ لە دوکانە گەشتیار هەبوو وانە وەڵاهی کەم بوو کاگاری وەکو پێویست نەبوو باران بەڵام وڵا لە شاشەکانەوەمان بینی لە کورسات نیوز ینی وەڵاهی ئێستا بێکارەباین حالێن لە دوکان حال لە مۆبایلەوە تەماشامانکەن باشە
والله کوڕە ئینتەرنێتی شم نییە بۆی کارە باکۆ ئایجا خۆی سەوێنە ناسی بۆ بێتەوە خۆ من نایگۆڕم چیەکەی وەڵای جابێ یارمەتیمان بکەی ئەگەرەوە بێ ئایت یارمەتی چی بم بۆمان بگۆڕ هاوڕێ پێم بڵێنا دەی تۆ فانوسە بکەرەوە بەشکەوە نەبێ بەڵام تکاتان لێکم ئەگەر شاشەتان لابوو پەیوەندیمان پێ بکەن وەڵای لامان کاگاری بخۆزانیە تا دوکان بەخوا بێکارە بێ کاکە سەردارگیان ستایلی بەرنامەکە وایە بۆی گلەیش لە من نەکرێ باشە هاوڕێیانم یاڵا پەیوەندی بەڵام فانوسە بکەرەوە با بزانین بەشک و شەڵاوت بۆ دەرنەچێت دەباشە بەشکی شەڵات ژمارە حەفدە وەڵا کاگە ژمارە حەفدە بۆ کاک سەردارەکەینەوە لە دوکان جاری پێش و خەڵاتە وەرگرت داری پێشەوەی ئایکی وڵە پیرۆزە با بزانین ئەم جارە ئەڵێ بەشکمەوەی سەفرەتی کاکە سەردار گیان هەندێکی کوردی هەیەڵە بەرد لە جێی خۆی سەنگینە خەڵاتی ئایکی وش لە جێ خۆی سەنگینە تۆ جارێکی تر بوویتە براوەی خەڵاتی کۆمپانیای ئایکی و بۆ یەک مانگ بێ بەرامبەر تۆ 2 مانگە لای پیرۆزە کاک سەردارجان سەرکەوتوبی بەس نەبوو شوێن ناسی و بەناتەوە یان یەکێک لەو بابەتانی تر کە تەلەڤیزۆنە لەلانم بوو بەڵام هیوادارم کە پەیوەندیەکەن یاگەر لە ئینتەرنێتەوە سیرکەن پەخشەکەمانێ ئەوتە هەر لە فەیسبوک لە پەیجی کورسات بەرنامەکەی من ڕاستەوخۆ لەوێ هەیە و ئێوە توانن ئەوتە باشە توانن ئێوە بەردەوام من لەوێش کۆمنتمان بنووسن تەنها بنووسن پانۆسی ڕەمەزان کاک نەوزات لە سلێمانی کاک نەوزات چۆنی بە قوربان زیاد قوربان جان چۆنی ئەحواڵە چۆنە وەڵە کێ باسی قوربان جان وەڵا باشم تۆ یەکەم جار کاک نەوزات بەڵێ بەڵێ ئای خۆشحاڵین کاک نەوزات پێمان بڵێ لەگەڵ جەژ ناچۆنی جەژنی ئێستا و جاران پەیوەندی چی لەخوا بەزیادێ باسین لەخوا بەزیادێ جیاوازی هەیە لەگەڵ جەژنەکانی سەردەمی کۆنا وڵایی تۆ جیاوازی هەیە فەرقی هەیە وەڵا عادی جیاوازەکەی چییە وڵای جیاوازەکەی ئەوەیە تۆ دەخەوتەکە کە دەچێ بە ماڵان کەمە چێ بە ماڵە ئارە وەڵا ئای خۆت چۆنی تۆ ئێستا وەڵام باشم لەخوا بەزیادێ لەخوا بەزابێت تۆ مناڵەکان لەگەڵ خۆتا بەرە هەمێ باشم لەخوا بەزیادێ خۆش فێرە بکەم پەنجیش کوردە لە گەورە ئاوە ڕێژێ بچووک پێی تێخشێنە وایە ئەی یاڵە کاکە نەوزات گیان فانوسێکمان بۆ بکەرەوە و بابزانین بەختی تۆڵێکی چاوت ڕقم دەما بۆ زێرە ژمارە دە بۆ کاکە نەوزات دەکەینەوە لە سلێمانی کاک نەوزات باش زانین ژمارە دە ئەڵێ چی کاک نەوزات کاک نەوزات بەڵێ باش دانیشتێ بکەی من و تۆ یاڵە ئەوە من دانیشتم ها بابزانین چی بواتۆ ها فرۆشتنەوەی دیاری بواتۆ باشە فانۆسەکە دەتوانی بفرۆشیتەوە کاک نەوزات گیان باشە من ئەم فانۆسەی جەنابەت بە 50,000 کڕم کەمە بەخوا خۆی لە بازار بە 35 بەبێ پلیتەش بەخوا کەمە بەبێ پلیتەوە بەبێ ناوت کەمە کەمە ئارەوەڵا بیکەمەوە فانۆسەکە ناڵا بۆمان زیاتەوە ئەوە کردم بە 5,000 بۆ تۆ باشە بۆم کە بە تۆ باشە یان بە تۆ بەسە بیفرۆشم بەسە هاوڕێیان چەند کەس هەڵە بیفرۆشم دەی بە سۆڵەکە باشە دێن بە تۆتەوە کاک نەجیب هەڵە بەسە ئەگە زیاتری تیا بوو خەفە ناخۆی دوای ناکە بۆ خۆت پیرۆزی خۆتی تیاوێ باشە تاوە پیرۆزە بێ بە 100,000 بۆ کاک نەوزات ئەحمەد لە سلێمانی تۆ بوویتە براوی 100,000 باشە بەڵام تەماشاکە بزانە خۆی چەنی تا بوو باشە کاک نەوزات ئەم فانۆسا ئێمە 100,000مان پێیە پێی نەفرۆشتینەوە بەس خۆشی 100,000 تا بوو وەڵا پیرۆزە کاک نەوزاتیان هەردەم سەرکەوتوو بیت و هەر لە جەژن و خۆشییا بێت لە کاکە جوانڕۆ لە کەلارەوە کاکە جوانڕۆ جەژن پیرۆز بێ سڵاو لە خۆشت کاکە جوانڕۆ گیان لە خۆشە پیرۆز بێ عادی بۆم باسکە لە کەلار ئەمڕۆ وەزعی باران چۆن بوو جەژن چۆن بوو شکر بۆ خوای گەورە هەموو خۆش بوو بارانی کە بە ڕەحمەت شکر بۆ خوای گەورە ئەی لەخوا بەزیاد بێ ئەی چووی بۆ ماڵی خزم و کەس و کار و ئەملاو ئەولاو چکلێتێک کۆ کردەوە و جەژنانە و یادنەوەیاوە وەرەگرتووە وەڵایی جەژنانەمان وەرگرتووە ها
جێژنەمانە وەرگرت و داشنا هایدە عیبی نییە خۆ حەزەکەی ئێستا جەژنانە وەربگری وایە هەرا وەڵای چۆن خۆشە بە گەورە بچووکی پێکەین با گەورە بچووکی نییە ئەڵێ وە دەستی پێکەین بەژنانە ئەرە وەڵڵە یاڵە کاکە جوان ڕۆ بەشکو ئیشەڵڵا ناو فانوسەکەت بۆ تۆ جەژنانە بێت و جەژنانێکی باش بێت اینجا ژمارەیەکمان بۆ بکەرەوە و بزانین شانسی تۆڵێکی لە باش ژمارە چواردە بین ژمارە چواردە بۆ کاکە جوان ڕۆ لە کەلاری خۆشەویستەوە دەشت و دەرسەوز بۆ وایە هەرا وەڵا شکر بە خۆتان هەرامەیتراوە بەرشتەوزیان بەس تا یەک خۆرا یەک هەفتە خۆر بێ ئیتر هەموو گژوگیا کوردەوارەکان هەچەنەی سە لە بازارڕە هەیە هەمووی زیاتر سەر دەرەهێنێت و دەشت و دەرەوە نەخۆشە بێ بۆ سەیرانوانە کاکە جوان ڕۆستار لە کەلارەوە زۆر پیرۆزە ژمارە فانوسی ژمارە چواردە خەڵاتی یەک مانگ ئینتەرنێتی IQ بێ بەرامبەر بۆ جار نابێت پیرۆزبایی دیەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بە هیوای بەختی باش و بەبێ پرسیار و بەبێ ڕاستەخۆ یەک بانگ ئینتەرنێتی IQ یاڵە هاوڕێمە زۆرترین پەیوەندی وەرەگرین با خێرا بتوانین پەیوەندەکان وەربگرین ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشە هەیە پەیوەندی بکەن لە فەیسبووکیش خێرا بنووسن فانوسی ڕەمەزان سپەی شەو خەڵاتێکی گرانبەها چاوەڕوانی ئەو کەساکە کە زۆرترین کۆمنتە نووسێت زۆرترین کۆمنت لەبەرەوە دوورمەکەونەوە ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشایە دەستکەن بە وەرگرتنی پەیوەندیەکان و یەک گوچانی کورد وەرەگرین و ئێماگەڕێنە وڵاتان و لەگەڵتان بەردام گەڕاینە وڵاتان خۆشویستان لە فانۆسی ڕەمەزان لە دووەم شەوی جەژنی ڕەمەزان و نەورۆز لەگەڵتان بەردەوامین دەستان خۆش بێ بەشێکی زۆر لە کۆمنتەکانە بینم بەردەوامن لە نووسینی کۆمنتەکانە تا کۆمنت زیاتر بێت چانسیەوە تەیە ناوت بچێتە تیرروپشکی خەڵاتی سپەی شەوی بەشی سۆشیال میدیامان و بیرتان نەچێت یانیسە بەشێکی زۆرە بینم ئەناس عەبدوڵڵا گوڵە نێرگێز کاک سەربەز مەسعود چاناز جەلال زۆرن بنووسن هەتا ئەتوانن زۆرترین کۆمنت بکەن بۆ ئەوەی کە زیاتر بەتا تا کۆمنتەکە زیاتر بێ ئەو بەرنامەی وایە بۆ خۆی ناوی ئەو کەسانە نابەت کە زۆرترین کۆمنتیان نووسیوە جا با دەست بکەینە بۆ وەرگرتنی پەیوەندیەکانمان زۆر بینەر نەهێڵینەوە بۆی ئەوەش بتوانن پەیوەندی بکەن ژمارەکە لەسەر شاشە هەیە بە یارمەتی سپۆنسەرەکانمان کۆمپانی IQ وەروەها سەفرا بلاوگوت ئەڤێرا بەرنامی فانۆسی ڕەمەزان بەردەوامە ئاچینە لای خات و بێخاڵ عەبدولکەریم لە سلێمانیەوە خات و بێخاڵ شەوت باش بێ و جەژنێت پیرۆز زۆر سپاس ئێمە باشی نەگەریەوە باش بن چیتان کردم زۆر سپاس جلوبەرگی کوردیتان لەبەر کرد گەڕان و پیاسە و ماڵ و ئەملا ئەولا خەزم هاو ئەوە چەند کەسن دانیشت و سەیرمانەکەن لەگەڵ شکەکەمە دەیسلامان بۆی هەیە بێخاڵخان فانوسێکمان بکەرەوە بێخاڵخان ژمارەیەک تاسی تۆ بڵێ ئەو وەنە ژمارە ماوە نەبێتەوە چەند ژمارەمان کرد دوان سێنێکمان کرد وەڵا 25 کراوەتەوە باڵێ ژمارە 5 هەیە بیکەینەوە یاڵە ژمارە 5 بۆ خات و بێخاڵ ئەکەینەوە خات و بێخاڵ ژمارە 5 هەڵبژاردو ژمارە 5 ئەڵێ بڕگەی کوردەواری وێنەیەک هەیە دێتە سەر شاشە جەنابەت سەیریەکەیت سی چرکەت نەخێر گلەیمان لێمەکە بۆی کەسیش گلەیمان لێ نەکاو هەر کەسە و بەختی خۆی تاقیەکاتەوە وێنەکە بابێتە سەر شاشە هاوڕێیانم کە وێنەکە هاتە سەر شاشە یەکسەر سی چرکەت ئێنێ باشە یاڵە هاوڕێیان لە کۆسەی لە فەیسبووکەوە تەواو هاوڕێیان سی چرکەمان بەنێ کۆمنتیش بنووسی باڵەمەکە من نەزانم کە یێتە لای تۆ ئێستا هەیە لای جەنابەت یەڵە هاوڕێیان سی چرکەمان بەنێ ئەوە لایڤی فەیسبووکە خات و ناوەکەشم بچوو بێ خاڵخان
بخیر یەک ناوم ئەوێت و پێم بڵێ ئەو شتە چییە؟ دەی کەسی نییە کاگاری چی؟ تەشی؟ بەڵێ تەشی بۆ تۆ وەرئەگرم و پێش دەڵێم کاتی شت نەما و دەستت خۆش بێ بەڵام بەداخەوە تەشی نییە بەس دەبەر ئاسانکاری دامەندام یانێ ئەوەنە ئاسانە نازانم سەر کەسانێکەیە پێ خاڵخانتۆیان بینی وڵەن ئای هاوار ئەی هاوار کاک ئەحمەد لە کەلارەوە کاک ئەحمەد شەوت باش بێت قربان السلام عليكم ورحمة الله وبركاته. شەوت باش بێ و عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵی یەک تۆز دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە بۆی جۆمان لێک والله ما مساعد حتى تلفزيون ما نيت هيك نبخوة. ئای بەچی سەیریە ماکە والله نابيدا ما مساعد بايدهم عادية اللي قال تاقسيك. سڵاومان بۆ تێ ئوستازی گەورە کاک هاتي باش هاتي خسر شاشة ما مساعد. ما مساعد هاتي خسر شاشة مو يرخوي اللي جاتي من بريار بدي. خۆم لە جای تۆ بڕیارێن باش کاک ئەحمەد ما مساعد برا. با تۆزە قسە بکەین باشە لخدمتهم برادنا قلينا كده جو قرب. وەرە ئێمە ئەتخەینە سەر چاوی خۆمان يا أخوة شانو جوان أخوة يوري لي الصراحة دستر بس. بە قوربانە بم جەنابەت نابینایت بۆ ئێمە کەسێکی گەورەیت هەر پەیوەندیکردنێت بە بەرنامەکەی ئێمە بۆ خۆی گەورەیە نوێنێ باشە عزیزی خۆتە برای بەڕێزی باسێکی جەژنم بۆ بکە لە لای ئێوە لە لای تۆ جەژن چییە خی گەورە وەریگرتووە لە هەمومان و گشتی لە هەمومان لە ئیمانداران ئامین شکر جێژنێکی ئەم ئێرانە کە کەمەتەقڕخەوەکو سنووری خۆمان شکر بۆ خوا باش و هەم باران بوو هەم ئارامی خۆش بوو حتى موچەکە تۆ هیلاکی کردینەوە گومانی تیانە ڕاست بەڵام ئارامیەکەمان لە کشی باشتێک یاخوا هەمیشە هەر لە ئارامیە بی کاک ئەحمەد تۆ کە پەیوەندیت کرد لە دڵی خۆ تاویستت بڵێ فڵانە فانووسەکەمەوە ئەمێ چیم بۆ دەرچێ والله حاکی خۆ دەزانی کە شتێک نادیارویە ناتوانانی بڕیار بدەین وای باش تۆ بڕیار بدە و من دەنگ ناکەم من حەزەکەم فانۆسێ بکەیتەوە منیش یارمەتی تێ باشە مامۆستا باش شش بێ شش ژمارە 6 بۆ کاک ئەحمەد ئەەکەمەوە لە کەلارەوە کاک ئەحمەد بەوتەی خۆی نابینایە تەلەڤیزۆنی لانیە و تا هەر ناشمان بینێ من پێم خۆشە کاک ئەحمەد ئەم ژمارەی 6 بگۆڕێ یاڵە کاک ئەحمەد بیگۆڕە مامۆستا با هەشت ژمارە 8 ژمارە 8 بەڵێ مامۆستا بینە لەگەڵ پەندە کوردیەکانە باشە نە مامۆستا ئەو پەندی پێشینانیشی تاقەی ناکە دەی باشە بامە شتێکی تر بکەم بامە شتێکی تر بکەم لەگەڵ جەنابتە من کاک ئەحمەد مامۆستا یەک مۆبایلی زیرەک پێشکەشی جەنابتەکەم باشە الله و هزار مۆبایل بۆ بنووسێ عزیزی کاک ئەحمەد گیان زۆر سوپاس لەبەرەوەی کەسێکی خاوەن بێداسی تایبەتی و لەبەرەی نامان بینیت پەیوەندیکردنت بۆ ئێمەوە هەر گەورەیە سوپاس یعنی کە بەڕاستی بەدەنگیش لەگەڵمانان ینی بەدەنگیش ئێمە توانی بێتمان بێنە دڵی ئێوە ئەوە من لەگەڵ هاوڕێیانمان بڕیارماندا مۆبایلێک پێشکەشی جەنابەت بێ باشە خۆی گەورە نەگوێت کە ئەم جارە بۆ میلیۆنی خوارد چاکەتان بۆ بنووسێ کاک ئەحمەد گیان زۆر سوپاس لە کەلاری خۆشەویستەوە پەیوەندیت پێوە کردین دووبارە سوپاس بادینان کاک بورهان لە هەولێرەوە کاک بورهان السلام عليكم عەلەیکە سەلام شەوت باش کاکە بورهانگیان جەژنی تۆش پیرۆز بێت پێم بڵێ لە هەولێر جەژن چۆن بوو چۆن ئەڕوا باش ئەڕوا مروان برهان لەگەڵا مەڕوان بەڵێ کاک مەڕوان لە هەولێر جەژن چۆن ئەڕوات والله الحمد لله خۆی بەزگار زۆر باش بوو الحمد لله ئەیدێ لە خوا ئارام بەڕێ ئەچن بۆ ماڵی خزم و کەس و کار و ئەو بابەتانەوانە بەڵێ کاک مەڕوان بەڵێ بەرنامەکەت پێ چۆنە و بە درێژای مانگی ڕەمەزان بینەرمان بووی ئەوێ وەڵا دەست خۆشتان لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر باشە سادێکی باشمان لێ بەتایبەت لە زانیاریەکان عزیزی کاکە مەڕوان گیان دێڵە
فانۆسێک بکەرەوە و بەختی خۆت تاقیکەرەوە کاکە مەڕۆ ژمارە نۆماوە ژمارە 9 ماوە بیکەینەوە بەڵێ با ژمارە ژمارە 9 بکەینەوە هاوکاریشمان بکە هەمووی بە هاوکاریە کاک مەڕوان ئەگەر جەنابەت بە درێژایی ڕەمەزان بینێری ئێمە بووبێتی پایسە مەعامەلەکەشم ئەوکە مەعامەلەشەکەم دەستەکەم کەشفە وایە کاک مەڕوان لە هەولێرەوە جەنابەت پێویستیت بە هیچ هاوکاریەک نییە و پێت ئەڵەم پیرۆزە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا پیرۆزت بێت بە هیوایەوەم کە سوودی لێ بینین یەک ڕوونکردنەوە با بەم هاوڕێیان بۆ دەرمانخانەی ئەڤێرا و بەشێکی ترش لە سپۆنسەرەکانمان ئەوانەی کە لە ڕۆژانی جژندا خەڵاتیان بۆ دەرچووە یەک تۆ سەبر بگرن سبەینا دوو سپەی کە پاش جەژن پەیوەندیتان پێواکەن هەر هەمووتان واتە کەس بێبەش نابێت لە خەڵاتەکان و خەڵاتی هیچ کەس نافەوتێ پەیوەندیتان پێواکەن اینجا بەشێکی زۆر لەوانی کە منەڵم دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا میوادارم قەت پێویستان بە دەرمان نەبێت هیچ کەسێ پێویستی بە دەرمان نەبێت خوا نەخواستە ئەگەر پێویستیشتان بوو ئەڤێرا هەڵبژێرە لە بەرەوەی دەرمانەکانیان هەمووی مارکە هەمووی کوالیتی و ئازبەرزن بەڵام بەشی جوانکاریان واتە کاتێکم خەڵاتت بۆ دەرەچێت ئەچتە بەشە جوانکاریەکەیەوە لەوێ کرێم هەیە عەتر هەیە زۆر بابەتی جوانکاری هەیە تۆ توانی سوودی لێ ببین دوور مەکەونەوە ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشە هەبوو پەیوەندی بکەن و وچانێکی زۆر کورت و لەگەڵتان بەردەوامە بین دووبارە جەژنتان پیرۆز بێ گەڕێنە وڵاتان لە بەرنامەی فانوسی ڕەمەزان و لە فەیسبوک لە پەیجی کورسات کۆمنتەکانم بەدڵ نییە زیاتر بنووسن هەوڵبەن ڤیدیۆکە شێر بکەن بۆی هاوڕێیانتان ببینن تەنها بنووسن فانوسی ڕەمەزان سبەی شەو خەڵاتی تایبەتی بەرنامە بە بەهای 400,000 دینار بۆ هەر کەسێک بتوانێت زۆرترین کۆمنت بنووسێ خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای بلاگوت بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ خەڵاتی ئەو کەسێک کە زۆرترین کۆمنت بنووسن لەبەرەوە هەوڵبەن زۆرترین کۆمنت بنووسن کاگازات لە سلێمانی وەرەگرین کاگازات شەوت باش بێ و جەژنت پیرۆز بێ کاگازات شەو باش کاکاری گیان جەنابەت باش گەژنی ڕەمەزانی لە جەناب و کافی کورسات پیرۆز بێت زۆر زۆر سپاس کاکە ئازاد گیان هەر لە جەژن و خۆشییابی باسێکم بۆ بکە جەژن تایبەتمەندی جەژن لای تۆ چییە؟ وەڵای مام ئاریجان خۆتە زانی ئەگەر ئەمە شتێک بۆ پێکەنیم بڵم ڕێز عایلە دایمە سەرقاڵە زۆر جێژنەکانی ئێمە سەرقاڵی مەشغوڵی بەکڕینی پێداویستی بۆ مناڵ و خۆ ئامادەکردن و ئەمی شوکاران دەڕێت هەولە خۆزە سەرقاڵترە جێژنێکی خۆشە یاخوا لەشت ساغ بێ ڕاستەکی ڕئیسی عایلە وایە بەڵام زۆر جارەگەر ئەمەش نەکەی بەخوا دڵت مرتاح نییە وایە والله بەتایکی والله براگە فەرزوانکردنی بێ شتانە بکەیت یاخوا لەشتان ساغ بێ ئێوە هەر بمێنن بوونی ئێوە و گەورە لە نێو ماڵدا بەڕاستی واتە پتەوی خێزان بوونی ئێوە بەڕاستی بەرەکەتە بۆ ماڵ هیواداری نەموو کەسێک دایک باوک هەمیشە لەسەر سفرۆخوانی هەبێت و لە بەرچاومانە بێت اینجا کاکە ئازادجان فانۆسێکمان بۆ بکەرەوە و بزارین بەختی تۆڵێ چی؟ وەڵام ممنونمەوەیتەوە قەدەری خوایە کاگەرجنێک پرسیار ژمارەکان لە چەنەوە بۆ چەنن لە ژمارە یەکەوە هەتاوەکو سیمان هەیە وەڵای خۆی ژمارەیەکم دانابوو بەس دڵمەڵێ بیگۆڕە دڵی خۆت چی ئەڵێ بە ئاوا بکەیت حەزم لێ بچێکم بۆ بکەیتەوە ژمارە 21 ژمارە 21 بۆ کاکە ئازاد ئەکەینەوە لە سلێمانی فانۆسەکە ڕەشە بەڵام میوەدارم ناواخنەکەی سپی بێ باشە؟ وەڵای قەدەری ممنونە کاکە ئازادجان تۆ بڕگەی دوو هێندە و هیچت بۆ هاتوتەوە دوو پرسیارت لێ ئەکرێت باشە؟ پرسیارەکان زۆر ئاسانن ینی قورس نین بەڵام یاسای ئەم بڕگەی وایە پرسیاری یەکەم 50,000 لەسرە ئەڵێی پرسیاری یەکەم ئەگەر وەڵامەکەت زانی 50,000 خەڵاتی جەنابتە ئەڵێی بەردەوام نابم پرسیاری دووەمم ناوێ باشە 50,000ەکە نۆشی گیانت بێ و پیرۆزت بێ ئەگەر توی بکەی بە دوو هێندە پرسیاری دووەمت لێ یەکەین بەڵام ئەگەر نەیزانی ئەبێ بمانبووری خەڵاتی یەکەمیش سفرە بێتەوە باشە پرسیارەکەت ئەڵێ با بۆ کاکە ئازاد سابیر لە سلێمانیەوە بەرگەی دوو هێندە و هیچ لەگەڵ کاک ئازاد بەردەوامی پێدەین پرسیارەکەت با بێتە سەر شاشە من ڕاستەوخۆ بۆت ئەخوێنمەوە کاک ئازاد سابیر پرسیارەکە بۆ کاک ئازاد ئەڵێ
هەستەوەری بۆنکردن لای مار لە کوێی لەشیدایە، لە کوێی جەستەیدایە، لە کوێی ماردایە. باشە هەستەوەری بۆنکردن. جوان پرسیارەکە تێبگە کاک ئازاد. هەستەوەری بۆنکردن مار لە ڕێی چیەوە بۆن ئەکا؟ باشە بە هەرێکسەر پرسیارەکەەوە لێ بکەین. مار لە ڕێی چیەوە بۆن ئەکا؟ یەک چاوی سی چرکەت هەیە، سی چرکەمان بنێ. دوو نوکی سەری. سێ زمانی. چاوی و لوتی و چاوی نوکی سەری لەگەڵ زمانی. چاوی و لوتی چاوی لوتی چاپو نوکی سەری یعنی سەری نوکی ئام پێشەی سەری لەگەڵ زمانی. ئاگاداری کات بە زمان ژمارە سێواتە زمانی. هەستەوەری بۆنکردن لای مار لە کوێیدایە کاگازە دەڵێ ژمارە سێ لە زمانی. ژمارە سێ جێگیرەکەین و بزانین وەڵامەکەت ڕاستە یانە. باشە با بزانین وەڵامە ڕاستەکەمان بنێ هاوڕێیانمان بزانین وەڵامەکەت ئەڵێ چی. زۆر زۆر ڕاستە. پیرۆزە کاک ئازاد تۆ بوویتە براوەی 50,000. پیرۆزە بەرداوامی بە پرسیاری دووەم. وڵا ئەگەر پرسیارەکە تۆزێ باس سووتر بێ وەک جەماعەت برادەران تۆزێک سووتر پرسیارێکم بڵێ. پرسیاری یەک ئەچێ بۆ پرسیاری دوو. تۆزە قورسترە. تۆزە قورسترە. قورسترە؟ ئەی تەڵان پرسیاری دووەمە بێ قورستر بێ. هەڵبژارنی تایە؟ هەڵبژارنی تایە بەڵێ. کاگاریجانێ هاوکارێک شوکە لە بەرەوەی با پرسیاری ئەتوانی ئێستا 50,000ەکە بەریت و پیرۆزت بێ و بەرداوام نەبی. ئەشتوانین پرسیارەکەت لێ بکەم. پرسیارەکەم لێ کردی وەڵامەکە غەڵەت بوو داوای لێبرنەکەم 0 دینارە خەڵاتەکەەوە. بەرداوام بی یاڵە هاوڕیانە پرسیاری دۆمان بابنێ. پرسیاری دۆم بۆ کاک ئازاد لە سلێمانیەوە بابزانین ئەڵێ چی. کاگەزاتەوە ئێستا 50,000 هەیە. ئەم پرسیارەشکێتە سەر شاشە. ئەگەر وەڵامەکەی بزانی ئەوە خەڵاتەکەت ئەبێ بە 2 هێندە. بەڵام ئەگەر وەڵامەکەی نەزانی ئەوە خەڵاتەکەت ئەبێ بە 0. گرنگترین پێکهاتەی ناو شیر کام پێکاتەیە؟ لە نێو شیرە پێکاتەیەکێ لە هەموو پێکاتەکانی تر گرنگترە. باشە؟ یعنی شیرت شیرە خۆیتەوە وانە؟ لە ناو شیرە پێکاتەیەکەیە لە هەمووی بە بەهاترە گرنگترە. یەک زینک، دوو ئاسن، سێ مەگنیسیۆم. سی شرکەتەیە پێمان بڵێ کامیان هەڵبژاردنێک یەک زینک، دوو ئاسن، سێ مەگنیسیۆم. زینک، ئاسن، مەگنیسیۆم. زینک، ئاسن، مەگنیسیۆم. ئاگداری کاتیش بە. کاتەکەمان هەیە لەسەر شاشە هەیە جەنابەت و بینەرانیش ئەیبینن ئێستا. کاتەکە نبینم لە کاک ئازاد تۆ لە جۆما قسەت لەگەڵەکە گوێ لە قسەکانی منە وایە؟ زینک، ئاسن، مەگنیسیۆم. خێرا ناوێکم پێ بڵێ لەو سیانە. ناوێکم پێ بڵێ خێرا. کاتت نەیماوە کاک ئازاد. مەگنیسیۆم جێگیرەکەین بۆ کاک ئازاد. مەگنیسیۆم خۆشەویستانەوە لە تەلەفۆنەکە گوێتان لێم کامیان ئێستا ئاسن یا مەگنیسیۆم؟ ئاسن جێگیرەکەین. ئاسن باش ئاسن بۆ کاک ئازاد جێگیرەکەین. هاوڕێیان بابزانین ئاسن وەڵامە ڕاستەکەیە. مەگنیسیۆم نا ئاسن کردمان بە ئاسن. زای ئاسن وەڵامە ڕاستەکەیە. بەڵێ ئەزانم کاک ئازاد ئەزانم بە قوربان جۆم لێت بوو. تەواو پیرۆزە سەرکەوتوبی کاک ئازاد تۆ بیتە براوەی 100,000 سەرکەوتوو بیت. هەرچەند یەکەم زەوەتی مەگنیسیۆم دای گۆڕێەوە کاتیشت تەواو بوو بەڵامەوە هاوکاریم کردی بۆیە کاتێک لە ڕێی پەیوەندیەکە تۆ گوێت لێمانە چرکەکە لەگەڵ ئێمانە ئەڕوا. ئەو چرکەیە کە لەسەر شاشە تۆی بینی جیاوازە لەو چرکەی کە من پێتانەڵم لەبەرەوەی لە پەیوەندیەکەیە ئێمە ئەزانین چرکەکان چۆنە. ئەوان نێکجار دوا ئەکەوێت لەلاتان وەکو پێمان بێ دوا پەیوەندیمانە بێت. خات و شادی لە سلێمانیە وانە؟ چۆنی خات و شادی؟ جەژنە پیرۆز بێ. لەگەڵ جەژنا باش بوون هەم دوو ڕۆژە باش ڕۆیشتووە.
والله سپاس بەخوای گەورە کاکاری گیان دەی لە خوا بەزیابێ یاڵە خات و شادی فانۆسێک بکەرەوە و تۆش بەختی خۆ تاقیکەرەوە تا ژمارە 28 دێ کاکاری گیان ژمارە 28 داڵێ ژمارە 28 بۆ خات و شادی ئەکەینەوە بزانین 28 ئەم فانۆسە پەمەیەیە بۆ خات و شادی ئەڵێ چی با خات و شادی پەندی پێشینانت بۆ هاتۆتۆ داڵێ پندێکی پەشینان یێتە سەر شاشە تۆ پێمان بڵێ تەواوی کە بمان باشە هاوڕێیانم پندێکی والله کاکاری پێشینانت تەلەڤیزیۆن بینینی ناوێت تەلەڤیزۆنی ناوێت تەنها بۆمان تەواوکە بەدەم پێتەڵم تۆ بم تەواو داڵێ باشە بە دڵی خۆتان هاوڕێیان پندێکی پەشینانمان بەنی دەی خات و شادی داڵێ جوان جۆل لە پندەکە بگرە پندەکەی جەنابەت ئەڵێت پندەکەی جەنابەت ئەڵێ ئەڵێ قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو بۆ شایی قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو بۆ شایی قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو بۆ شایی یاڵا چیچکەمان بەنێ هاوڕێن والله کاکاری ئەتوانی دەزیاوکاریم پێی قەت وڵی خۆیمانە بۆ هاوکاری دامەن ناون قات و ناگوارە کاکاری ناوەڵا ناگۆڕە ئەگەداری کات بە هیچ والله کاکاری نەت بیستۆم پەندە نەت بیستۆم پەندە قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو بۆ ئەندازە نەبی دەست بڵاو قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو یەک دووشەیەکی ترە کاتێک جارێکتر ناچار نەبی دەست بکەیتەوە چی؟ جارێکی تر ناچار نەبی دەست بکەیتەوە جارێکی تر ناچار نەبی دەست بکەیتەوە یاڵە با بزانین وەڵامە ڕاستەکە وایە جارێکی تر ناچار نەبی دەست بکەیتەوە هاوڕێیان وەڵامە ڕاستەکەمان بەرێ وەڵامە ڕاستەکە قات و شنۆ وەڵامە ڕاستەکە لە قەت بەو ئەندازە نەبی دەست بڵاو جارێکی تر ئەڵێ لە باخەڵتا شک نەبەی دراو لە باخەڵتا شک نەبەی دراو بەداخەوە خات و شنۆ زۆر زۆر سوپاس وەڵامەکەت هەڵە بوو دەستت خۆش بێ خۆشەویستان سوپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کە بێگومان یەکێکە لەو کۆمپانیانی ئەگەرێتەوەیە چێژ لە ئینتەرنێتی ڕاستەقینەوە وەربگری ئەوە هەر ئێستا ئەم شەو ناست دوای جژنت خێرا بشۆ بەشداری بکە و بزانە ئینتەرنێتی ڕاستەقینە چییە دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا وەکو گەورەترین دەرمانخانە لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا هەموو بەرهەمەکانیان کوالیتین و ئازبەرزن و بڕوانامەی گیانیان هەیە لە هەمان کاتدا کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری تەختەی ناو ماڵ هەر بوارێکتەوە لە تەختە ئەوە سەر بە بلاگوود بزپێرە و سوودیان لێ ببینە کۆمپانیای سەفرە بەرهەمەکانی سەفرە هەمووی بێگومان ئەوانیش ئەوەی کە توانی بێتی ئەم شەو کەس نەیدۆزیەوە بە بای 180,000 توانی بازاڕی بکات خۆشەویستان دوایین شتێک کە پێتان نەڵم ئەم ڤیددیۆیان خۆت ئەم لایڤە لە پیجی کورساتێ تا سبەی شەو سعات 6 کۆمنت وەرەگرین واتە مەوەستن لە نووسینی کۆمنت تا سبەی شەو سعات 6 تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان و سبەی شەو بە بەهای 400,000 دینار خەڵاتی بلاگوود بۆ کاری دیزاین و دیکۆری تەختەوە تا بای 400,000 دیکۆرت بۆ دەکرێت بە دڵی خۆتی تر کەوانتەرەڵی دیکۆرەڵی دیکۆری سەلاجاڵی هەموومانە لەلای ئەوان دەسەکەوێت دیوادارم لە کۆمنت نووسین بێزار مەبن تاوەکو چانستانە بێت دووەم شەوی فانۆسی ڕەمەزانمان پێشەشکردن سبەی شەو بە کۆمەڵی خەڵات و سوپرایزی نوێوە دەبینەوە میانی ماڵەکانتان تا سبەی شەو هەر شاد و کام بەرامبەر خواتان لەگەڵ